ساڵ لە دوای ساڵ ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن ڕوو لێڵکشان دەکەن. بەپێی ئامارێک لە 6 مانگی سەرەتای ئەم ساڵ 23 حاڵەتی کوشتن و 29 حاڵەتی خۆکوشتن تۆمار کراوە. وتەبێژی دادگای تێهەڵچوونەوەی سلێمانی دەڵێت هۆکاری زۆربوونی ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن پاڵنەری کۆمەڵاتی و ئابووریە. جگەلەوەش ئەوان سزای لە سێدارەدان دەسەپێنن، بەڵام جێبەجێ ناکرێت. لە هەموو کۆمەڵگەیەکە لەگەڵ تێکچوونی باری ئابووری، لەگەڵ تێکچوونی پشێوی باری سیاسی، تێکچوونی پشێوی کۆمەڵایەتی، زۆربوونی کێشەی خێزانی، دیارە دیاردی کوشتنیش لەگەڵ ئەواندا بە هەمان شێوە زیاد دەکات. بۆیە ئێمە کۆمەڵێک ڕێگە چارەماندانەوە بۆی بتوانین بیکەین بە ڕاستپاردەیەک و بەرزیکەینەوە هەر یەکە بۆ لای سەر و خۆی. ئێمە وەکو سەرۆکاتی دادگا تێڵچوونەوەی ناوچەی سلێمانی ئەتوانین بەڵێنی ئەوە بدەین هەموو سەرنج و تێبینیەکان بە هەند وەردەگرین. سەرۆکاتی دادگای تاوانەکان کاتێک کە دۆسەیەکە کەوێتە بەردەستی، ئێمە هیچ یاسایەک نییە ڕێگری لە ئێمە بکات کە سزای لە سێدارەدان نەسەپێنی لە دۆسەکان. دادگاکان یعنی ئەگەر نەوترێ ڕۆژانە هەفتانە چەند بڕیارێکیان هەیە لە سێدارەدان، بڕیاری خۆمان دەرەکەین و دوای ئەوەی کە ئێمە بڕیارمان دەرکرد و نارمان بۆ سەرۆکایەتی دادگای پێداچوونەوە، ئێمە دەستمان لەسەر بابەتەکە هەڵەگیرێن، نە ئەتوانین قسەی لەسەر بکەین، نە ئەتوانین بڕیاریشی لەسەر بدەین. هۆکارێکی دیکەی زۆربوونی ڕووداوەکانی کوشتن سەروەرنەبوونی یاسا و هەڵهاتنی تاوانبارە لە سزاکان و پەنابردنیان بۆ پارێزگایەکی دیکە و داڵەدانیانە لەلایەن بەرپرسانەوە. بۆ دۆزینەوەی ڕێگە چارێک بۆ کەمکردنەوەی ڕووداوەکانی کوشتن، نووسینگەی سلێمانی مافەکانی مرۆڤ لەگەڵ ڕێکخراوەکان و دادگاکاندا لە هەوڵدان و پێشنیارەکانیان بۆ چارەسەر دەخەنە ڕوو. بێشک لەو هۆکارانە ئێمە مەسەن باس لەوە کراوەوانە کە یعنی دەڵدەدانی کەسی ینی تاوانبار و ئەوەیە ئێمە لەگەڵ ئەویان کە پرەنسیپەکانی مافی مرۆڤ کە مەسەن ماف بۆ خاوەن ماف گەڕێنێتەوە بەپێی یاسا هەموو تاوانبارێک ینی هەموو کەسێک کە تاوان ئەنجامەیە سزای ڕاستەقینەی خۆی وەربگرێ بەپێی یاسا و هیچ کەسێک نەبێ بە تەرەف لەوەیە کە داکۆکی لە کەسێکی تاوانبار بکات. مامۆستانی ئاینی دەڵێن دوورکەوتنەوە لە بنەماکانی دین و پەنابردن بۆ چەک هۆکاری سەرەکی زۆربوونی ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتنە. کەی برگەکان و بنەماکانی شریعەتی پیرۆزی ئیسلامی وەک خۆی جێبەجێ کرا، ئەو بێگومان ئەبێتە هۆی نەهێشتنی ئەو دیاردانە، ئەبێتە هۆی پارێزگاری لە ژیانی ئینسانەکان، خوێنی ئینسانەکان بە هەدەر ناڕوە، ژیانیان، شەرەفیان، سەروەت و سامان و ماڵیان پارێزرا. تا ئێستا حکومەت نەیتوانیوە دادەی چەکی بێمۆڵەت کۆنتڕۆڵ بکات و هێندە جاریش لە کاتی بانگەشەی هەڵبژاردندا چەک وەکو شیرینی دەبەخشرێتەوە. خراپی دۆخی دارایی هاوڵاتیان و کێشە کۆمەڵاتیەکان و زۆربوونی ڕێژەی بێکاریش هۆکارێکی دیکەن بۆ زۆربوونی ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن. ڕامیاڕسمان کەناڵی پێام، سلێمانی.